ڕۆژ لە دوای ڕۆژ لەگەڵ زۆربوونی ڕێژەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکانیش زیاتر دەبن. لە وەڵی دکتۆر مستەفا زەڵمی لە ئاڵەبجا پانێڵێک بە ناونیشانی کاریگەریەکانی میدیا و سۆشیال میدیا لەسەر توێژەکانی کۆمەلگا بەڕێوە چوو. هەتا بەکارهێنان زۆرتر بێت، بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرتر بێ، کاریگەریەکانش حتمما زۆرترە بن، هەتا هۆشیاری تاکەکان کەمتر بێ، کاریگەریەکانیش زۆرترە بن، هەتا بوونی بوارەکان و ئەپلیکیشنەکانی ناو ئۆنلاین و مۆبایل و ئامێرە ئەلەکترۆنیەکان زۆرتر بێ، بەرهەمە ئەلەکترۆنیەکان زۆرتر بێ، کاریگەریەکان زۆرترە بن. کاریگەریەکانیش ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ئاماژەمان پێکردووە و باسمان کردووە، کاریگەریەکان ئێمە لە ڕێگەی تونوتیژیەکانەوە تونوتیژیانەی کە لێەوە بەرهەم دێن، کاریگەری کۆمەڵایەتی هەیە، کاریگەری سایکۆلۆژی هەیە، کاریگەری مەسەڵەن یاسایی هەیە، کاریگەری تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی هەیە، کاریگەری پەروەردەیی هەیە، لە بێتاقەتیەکی دەرونیەوە کاریگەری کردو تا خۆکوشتنی مرۆڤەکان لە ڕێگەی ئەو ئۆنلاین و بێزارکردن و فۆرمانەی تونوتیژی و فۆرمە ئازاردانەکان کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە. جیاواز لە ساڵی ڕابردوو لە شاری ئەڵەبجا ئەمساڵ دۆسیەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر بووە. وتەبێژی پۆلیسی پارێزگاکە دەڵێت 21 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراون و 13 کەس دەستگیر کراون بۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە. کۆی گشتی ئەو دۆسیانەی کە تۆمار کراون لە ساڵی 2019 لە ماوەی دەمانجی ڕابردوو 21 دۆسی لێکۆڵینەوەیەوە 13 تۆمەتبار دەستگیر کراون بە پێی مادەی دوی خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندیکردن کە هەموو ئەو ئامێرانە ئەگرێتەوە کە هۆکارن بۆ قسەکردن و گەیاندن و تۆڕەکانی میدیا و سۆشیال میدیا ئەگرێتەوە. ئەتوانم بڵێم ئەم ساڵ 6 دۆسیە لە ساڵی پارلەمای ئەم دەمانگا زیادی کردووە و پارساڵ 15 دۆسی لێکۆڵینەوە هەبووە لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەوە 9 تۆمەتبار دەستگیر کراوە. بەڵام لە ساڵی 2019 21 دۆسی هەیەەوە 13 تۆمەتبار دەستگیر کراوە. زانکۆ بێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە هوشارکردنەوەی گەنجەکان بە تایبەتی تاکی ئێستا، چونکە بەڕاستی سۆشیال میدیا بەکارهێنانی دوو لایەنی هەیە لە ئێستا، لایەن نەرێنەکەی زۆرتر بووە لە لایەن ئەرێنەکەی. ئەمە یەکێکە لە ئەرکەکانی زانکۆ کە بتوانێت لەم ڕێگەیەوە گەنجان هۆشیار بکاتەوە کە ئەو شێوازانەی سۆشیال میدیا بە شێوازێکی ئەکتیڤانە بە شێوازێکی زۆر باش بۆ مەسلحەت و بەرژەوەندی ئام بتوانرێت بەکار بهێنرێت تا ئەوەی هەموو تاکەکان ئیسفادەی لێ بکەن نەوەک بە لایەنێکی نەرێنی و لایەنێکی پۆزەتیڤانەکە. بۆ کەمکردنەوەی کێشە و گرفتەکان و چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن پێویستە بە یاساڕێک بخرێت. ئەمە وتەی وڵاتیان و شارەزایانی بواری میدیایە. بۆیە داوا لەلایەنە ئاکادمی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکرێت لە ڕێگەی وەشارکردنەوە و وریاکردنەوەی گەنجانەوە هەوڵ بدرێت کاریگەری خراپی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم بکرێتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجا.